الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم وبارك على حبيب الله ورسوله الخاتم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بینەران و بیسەرانی بەڕێز، ئەمە ئاڵلقەی 24ەمە لە بابەتی چۆن دەبینە مسلمانی ڕاست و ساخ. لەمە ئاڵلقەیەدا باسی خەسڵەتێکی گەورەی کۆمەڵایەتی دەکەین کە پێویستە مسلمان، هەر مسلمانێک وەکو تاکی خۆی و مسلمانان بە تێکڕا لە نێو خوان دەبیهێنەدی، ئەوی بریتێ لە ئاشتەوایی و پێکهێنانی خەڵک. وەکو لە ئەڵلقەکانی ڕابردوودا باسمان کردو، مرۆڤ خوا سوبحانەهو وتەعالە وای هەڵخستووە، وای ڕەخساندووە و دروست کردووە کە هەم بتوانێت بەرز بێتەوە بەرەو چاکەکاری و هەورازی چاکەکاری هەڵگەڕێ و بچێتە لووتکە و ترۆپکی خواپەرستی و مرۆڤ دۆستی و خەڵک دۆستی، و دەشتوانێت شۆڕ بێتەوە بە سەرەولێژی خراپەکاریدا، بە سەرەوژێری لەخوا دوورکەوتنەوەدا، و ببێتە کەسێکی شڕ و دڕ و خراپ و نەگونجا و ناتەبا لەگەڵ خەڵکدا. مەبەستمان لە ئاشتەوایی و پێکهێنانی خەڵک پێش ئەوە ڕوون دەکەینەوە، و دوایی گەورەی و گرنگی پێکهێنانی خەڵک و ئاشتەوایی بەرقەرارکردن لە نێو خەڵکدا ڕوون دەکەینەوە. کۆمەلگا هەرگیز لە مشتومڕ و کێشە و بگرە و بەردە خاڵی نابێ. چ لە ڕووی فیکریەوە خوا سوبحانەهو وتەعالە خەڵکی وا خوڵقاندووە، مرۆڤەکان وان کە بیرروبۆچوون و بیرڕای جۆرا و جۆریان دەبن، چ لە ڕووی سروشت و میزاجیانەوە، میزاج و سروشتی جۆرا و جۆریان هەن، یەکێک شتی شیرنی پێخۆشە، یەکێک شتی مزر، یەکێک شتی ترش، یەکێک شتێکی دیکە، یەکێک لە ڕوو ڕەنگەکانەوە، ئەوە ڕەنگەی پێجوانە، یەکێک ئەو ڕەنگەی پێجوانە. هەروەها لە ڕووی سیفەتەکانەوە، یەکێک بە سەماحەت و لێبوردە و چاوپۆشی کارە، ئەوی دیکە بە دوای تۆزە حەقێکی خۆیدا دەچێت هەتا دەیگەێنتە مریشکە ڕەشە. یەکێک بە حەوسەڵە و سنگ فراوانە، یەکێک دڵبچووک و تەنگە پرێسکەوە و زوو تۆڕە دەبێت. ئەوە لە سیفەتە شەخسیەکاندا. هەروەها لە سیفەتە نەتەوەییەکان و سیفەتە کۆمەڵگایەکانیشدا، جاری وایە کۆمەڵگایەک کۆمەڵێک سیفەت بۆی دەبنە مۆرێک، کۆمەڵگایەکی دیکە کۆمەڵی سیفەتی دیکە. گرنگەوەیە مشتومڕ و کێشە و بگرە و بەردە لە نێو ژیانی بەشەردا هەر دەبێ. بۆیە پێکهێنانەوەی خەڵک و ئاشتەوایی بەرقەرارکردن لە نێو خەڵکدا شتێکی زۆر گەورە و گرنگە لە شەریعەتدا، زۆر بایەخی پێدراوە. کەواتە مەبەستمان لە ئاشتەوایی و پێکهێنانی خەڵکەوەی لە کاتێکدا کێشەیەکیان دەبێ، مشتومڕێکیان دەبێت، تێکگیرانێکیان دەبێ، جا چێت چەندی حەقە و چێت چەندی حەق نییە، چێ لەسەر حەقە و چێ لەسەر ناحەقە، یا چێت چاوی لەوەیە کە خۆی بەسەر ئەوی دەکە دابسەپێنێ، مافی ئەوی دەکە پێشێلکا و حەقەکەی بۆ خۆی بەرێ. گرنگەوەیە بە هەر شێوێک لە شێوەکان بێ مشتومڕ و تێکگیران هەر دەبێ، و بۆیە خەڵک پێویستی بەوە هەیە کە کەسانێک هەبن پێکیان بێنەوە دوای ناکۆچی و دوای تێکگیران لێکیان بکەنەوە، دەبێ کەسانێکی وا هەر ببن. هەموو مسلمانێک دەبێت ئەو سیفەتەی هەبێ، هەموو مسلمانێک دەبێ چاوی لەوە بێت کێشە و گیرۆفتەکانی خەڵک چارەسەرکە، خەڵکە پێکەوە ناتەبایەکان پێکەوە بگونجێنێ، لێکیان وە نزیک خا و هەوڵیشدا بە شێوەی حەق، ئەوەی کە حەقی لەلایە حەقەکەی لێ وەربگیرێتەوە، ئەوی کە حەقی فەوتاوە حەقەکەی بۆ وەربگیرێتەوە. وەکو جێنشینی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر سیدیق خوا لێ ڕازی بێ، ئەو ڕۆژە کە هەڵیامژار بە جێنشینی یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتارێکی مێژوویدا لە وتارەکەیدا ئەوەشی گوت
وتي القوي فيكم ضعيف حتى آخذ الحق منه والضعيف فيكم قوي حتى آخذ الحق له. ئەوەی کە لەنێ ئێوەدا خۆی بەهێز دەزانێ ئەمن بە بێهێزی دەبینم لە بەرامبەر خۆم و دەسەڵاتی سیاسی و شەرعیمدا هەتا حەقەکەی لێ وەردەگرمەوە. ئەوەش کە ئێوە بێهێزی دەبینن لە لای من بەهێزە تاکو حەقەکەی بە وەردەگرمەوە. کۆمەلگا بەو چەسپاندنی حەق و بەو چەسپاندنی دادگەری و بەو نەهێشتنی زاڵم و مەزڵومیە کۆمەلگایکی تەندروست و ساغ و چاک دەبێت. ئەمە چەم کوواتای ئاشتەوایی و پێکێنانی خەڵک. مەبەست لەوە نییە کە پێکێنانی خەڵک واتە بە هەر نرخێک بێ، بەڵکو دەبێت بەو شێوەیە بێکە ئەوەی حەقی فەوتاوە حەقی بۆ بجێڕدرێتەوە، ئەوەی حەقی خەڵکی زەوت کردووە حەقەکەی لێ وەربگیرێتەوە، وەکو ئەو بەکر سەدیق خوا لێ ڕازی بێ گوتوویەتی. گەورەی و گرنگی پێکێنانی خەڵک و ئاشتکردنەوەیان و نەهێشتنی ناکۆچی و دووبەرێکی لە نێوانیاندا لە زۆر لە ئاەتەکانی قورئاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم درەوشێنراوەتەوە. بۆ وێنە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ خوای پەروەردگار دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. سوڕەی ئەنفال ئاەتی ژمارە 1. خوا دەفەرمێ پارێز لە خوا بکەن و پەیوەندیەکانتان چاککەن و فەرمانبەری خوا و پێغەمبەر بکەن ئەگەر بڕوادارن. دوای ئەوەی فەرمان دەکات بە تەقوا ئەمجا فەرمان دەکات بە پەیوەندی نێوان چاک بوون، چونکە ئەگەر کەسانێک ئەهلی تەقوا بن پارێزکار بن چاودێری خوا بەسەر خۆیانەوە ببینن بە تەئکید مافی ئەوان دیکە پێشێر ناکەن و هەوڵ دەدەن کە لەگەڵ خەڵکدا تەباو گونجاو بن، وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام لەو سیاقەدا دەفەرمێ المؤمن آلف مألوف ولا خير في من لا يألف ولا يؤلف. بڕوادار خەڵک گونجێنەرە و لەگەڵ خەڵک گونجاوێشە و کەسێ خێری پێوە نیە کە نەدەتوانێت خەڵک لەگەڵ خۆی بگونجێنێ نەدەتوانێت لەگەڵ خەڵکدا بگونجێ. مرۆڤ دەبێت تەبا بێ، دەبێت ڕێک بێ، نەکو وەکو بەردی خڕ بێ لەگەڵ هیچ شتێکدا نەگوزێ لە دیواردا دانەندرێ. هەروەها خوا سبحانه وتعالى لە سوورەتی النساء لە ئاەتی ژمارە 114 فەرمێ لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. دەفەرمێ لە زۆر لە چپەچپ و قسەی پەنهان پێکەوەکردنیاندا خێر نییە، هی دیارە دڵنەخۆش و دەخەڵ و منافقەکان زۆر لە چپەچپیان زۆر لە سرتە سرتیان و قسەی پەنهان پێکەوەکردنیان خێری تێدا نییە إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس. مەگەر کەسێک بۆیە چپە بکە بۆیە قسەی پەنهان و نهێنی بکە لەگەڵ یەکێکدا یا لەگەڵ چەند کەسێکدا بە مەبەستی ئەوە کە فەرمان بکە بە بەخشین و هاوکاری یاخود بە شتێکی پەسەند یاخود بۆ پێکهێنانەوەی خەڵک. ومن يفعل ذلك ابتغاء مرضات الله فسوف نؤتيه أجرا عظيما. هەر کەسێ یەکێک لەو شتانە بکە بە مەبەستی وەدەسێرانی ڕەزامەندی خوا پاداشتێکی مەزنی دەدرێتەوە. کەواتە چپەچپکردن و قسەی پەنهان پێکەوەکردن لەنێو کۆمەلگادا شتێکی خراپە مەگەر بۆ مەبەستێکی باش بێت، وەکو هاوکاریکردنی خەڵک یاخود ئەنجامدانی شتێکی پەسەند یاخود پێکهێنان و ئاشتەواییکردن لە نێوان کەسانێکدا کە پێکەوە ناکۆک بوون و تێک گیراون و لێک زویر بوون. تەنانەت سڵح و پێکهێنانەوەی خەڵک ئەوەندە شتێکی گەورە و گرنگە کە درۆ گوناحێکی گەورەیە و سیفەتێکی زۆر خراپە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەرگیز موسڵمان لەسەر درۆ مۆرکی درۆ وەرناگرێت کە هەمیشە درۆ بکە. درۆش لە کاتی پێکهێنانەوەی خەڵک و ئاشتەوایی لە بەینداکردنیان مادام ئەو پێکهێنانەوەیە ئەو ئاشتەواییکردنە پەچی لەسەر درۆکەوت بێ درۆش ڕەوایە. وەکو پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام ليس الكذاب الذي يصلح بين الناس فينمي خيرا أو يقول خيرا. بخاري بژمارە 2692 مسلم بژمارە 2605 هێناویانە. پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ درۆزن ئەو کەسە نییە کە
پێک هاتن و سوڵح لە نێوانی خەڵکدا دەکا قسەیەکی خێر دەکا یا قسەیەکی خێر زیاد دەکا لە قسەی ئەو کەسەی کە بۆ لای دیکەی دەبا ئەگەر تۆزێکیشی لێ زیادکە بۆ ئەوەی دڵی بەرامبەرەکەی پێی خۆش بێ دڵی بێتەوە جێخۆ ئەمە بە درۆزن لە قەڵەم نادرێ بۆچی چونکە مەبەستی پێ چاکەیە ئەگەر سوڵح و پێکهاتنێک پەچی لەسەر درۆیەک کەوت بێ ئەو درۆیە بکرێ بەڵێ درۆ لە خۆیدا گوناحە بەڵام مادام دەبێتە ئامراز و هۆکار بۆ بەرژەوەندێکی زۆر گەورەتر لە گوناحی درۆیەکە ئەو کاتە دروستە هەڵبەتە ئەویش بەبێ مەرج و بەبێ قەید و بەند نییە ئەویش دیارە لە شوێنی خۆیدا و لە کاتی خۆیدا هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم صفەتی قسەهێنان و بردننی لە نێوانی خەڵکدا بە شێوەی خراپ زۆر بە گوناحێکی گەورە لە قەڵمداوە دەفەرمی لا يدخل الجنة نمام بە قەتاتونی شەر هاتووە بوخاری بە ژمارە 656 و مسلیم بە ژمارە 105 هێناویانە واتە کەسێک قسە بێنێوبەرێ لە نێوە خەڵکدا لە نێوانی خەڵکدا لە نێوان دوو تەڕیان چەند تەرەفێکدا قسەی خراپ بێنێوبەرێ قسەی ئەو بۆ ئەو بەرێ قسەی ئەو بۆ ئەو بەرێ قسەی خراپ ئەوە ناچێتە بەهەشت بۆ چونکە لە ئەنجامی قسەی هێنان و بردندا قسەی خراپی خەڵک بۆ خەڵک گواستنەوە کە زۆر جاریش لە جاتی وەکو خۆی بیگوازێتەوە بە ئامانەتەوە لە قسە خراپەکەش زیاد دەکا تووشی خۆشی پێوە دەکا ئەوە لەوانەیە کێشەی گەورە پەیدا دەبێ و زۆر کێشە و دوژمنایەتی و بربەرەکانی پەیدا بوون لە ئەنجامی قسە هێنان و بردندا قسەی خراپ گواستنەوەدا هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ وتجدون شر الناس ذا الوجهين الذي يأتي هؤلاء بوجه وهؤلاء بوجه ئەمیش بوخاری بە ژمارە 3694 و مسلیم بە ژمارە 2526 هێناویانە دەفەرمێ خراپترینی خەڵکی دەبینن بابای دوو ڕوویە ئەوەی کە بەڕوویەک دەچێ بۆ لای ئەو کۆمەڵە بەڕوویەکە دەچێ بۆ لای ئەو کۆمەڵە ئەویش دیسان هەر چەمکوواتای فەرمایشتی پێشێ دەگەیەنێ کە دەچێ بۆ لای ئەو کۆمەڵە خۆیان بە دڵسۆز بۆ پێشان دەدا بەڵام قسەی خراپیان بۆ دەبا لەبارەی کۆمەڵی دیکەوە و دەچێ بۆ لایوانیش بە هەمان شێوانش خۆ بە دڵسۆز پێشان دەدا و قسەی خراپی ئەوانیش بۆوان دەبا کە دیارە لەگەڵ هیچ کامیشاندا دڵسۆز نییە بۆیە عەرەب گوتویانە پندێکی عەرەبیە من نەممە لەکە نەممە عەلەیکە هەر کەسێ قسەی خراپی خەڵک بۆ تۆ بێنێ قسەی خراپی تۆش بۆ خەڵک دەبا یا هەر کەسێ قسەی خەڵک بۆ تۆ بگوازێتەوە بە شێوەیە کە تۆ ڕقت پێ لەو خەڵکە هەڵسێ قسەی تۆش بە شێوەیەک دەگوازێتەوە بۆ ئەو خەڵکە بە شێوەیە کە ڕقیان لە تۆ هەڵسێ مسلمانانی بەڕێز و خۆشەویست بێگومان ئۆکو لە سەرەتاوە گوتم ئەم ڕەوشتە ڕەوشتێکی کۆمەڵایەتیە واتە بە تاکێک ئەنجام نادرێت بەڵام لەسەر هەموو مسلمانان پێویستە خۆیان بڕازێنەوە بەوە کە چاویان لە سوڵح و سەفا و تەبایی نێوان مسلمانان بێت و هۆکارێک بن بۆ پەرەپێدانی سوڵح و سەفا و ئاشتەوایی و تەبایی نێوانیان بێگومان کۆمەلگا کە قسەی خراپی لە نێودا بڵاو دەبێتەوە کۆمەلگا کە قسە هێنان و بردننی لە نێودا بڵاو دەبێتەوە خەڵکی دووڕووی لە نێودا بڵاو دەبێتەوە متمانیان بەیەک دێنامێنێ پێکاتەکانی کۆمەلگا لێک دەکەونە گومان لە پشتپەردەی ڕەشەوە تەماشای یەکدی دەکەن و شیرازەی کۆمەلگا بەوە دەپشڕێ زۆر لە عەشیرەتان بەڵکو زۆر لە نەتەوان بەڵکو زۆر لە دەوڵەتان لە نێو خۆیاندایان لەگەڵ دەوڵەتێک کە لەگەڵ نەتەوەیەک کە لەگەڵ قەومێکی دیکە تێکشون لەسەر ئەوە هەر بۆیە خوای بەرزی مەزن لە سوورەتی نووردا دەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون ئەوانەی دەیانەوێت قسەی خراپ بڵاو بێتەوە بنێو بڕواداراندا سزا و ئازارێکی بە ئێشیان بۆ هەیە لە دنیا و لە دوا ڕۆژدا خوش دەزانێ و ئێوە نازانن خوا دەزانێت کە قسەی خراپ بڵاوکردنەوە شوێنەوار و
دەرەنجامی زۆر خراپی دەبێت. جارێ وا قسەیەکی سادە تۆ لە کەسێکۆ بۆ کەسێک دەیگوازیەوە یان لە کۆڕمەجلیسێکدا دەیکەی تۆ گوێی پێ نادەی بەڵام ڕەنگە دڵی چەندان کەسی پێ بریندار ببێ یا خەڵکێکی زۆر بەرامبەر بە یەکدی گومان و بێمتمانەی بۆ دروست ببێ. ئەو قسە خراپە خوا ناوی لەناو فاحیشە. فاحیشە ینی گوناحێک و خراپەیەک کە لە سنوور شوێتە دەری هەندە خراپ بێت. قسەی خراپ بڵاوکردنەوە خوا ناوی لەناو فاحیشە چونکە ئەم ئاەتە لە سیاقی ئەو ئاەتانە هاتوۆتە خوارێک کە بوختان کرا بە دایکمان عایشە خوا لێ ڕازی بێ. خوای پەروەردگار بوختان پێکردنەکەی بە فاحیشە ناوناوە و هەر قسەیەکی دیکەی خراپ بەنێو بڕواداراندا بڵاو بێتەوە فاحیشەیە کە بە تەئکید بەین تێکدانی خەڵک و دڵ بەرامبەر بە یەکدی بریندارکردنیان و دڵ بەرامبەر بە یەکدی نەخۆشکردنیان ئەوە گوناحێکی زۆر خراپە و پێچەوانەکەشی کە بریتێ لە سڵح و پێکهێنانیان شتێکی زۆر باشە بە ئەو سڵح و پێک هاتن و ئاشتەواییە پەچی لەسەر درۆژ کەوت بێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی هەموو لایەکمان سەرکەوتوو بکە کە هەمیشە هۆکاری بڵاو بوونەوەی تەبایی و ئاشتەوایی و سڵح و سەفابین لە نێو موسڵمانانداوە خوا بمان پارێزێلەوەی کە بە هەر شێوێک لە شێوەکان هۆکارێک بن بۆ تێکچوونی بینی موسڵمانان و تێکدانی تەباییان. لێرجا کۆتایی بەم ئاڵلقەی 24 دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.